زەری من کۆمەلگای کوردستان مادام لە چوارچێوەی کۆمەلگای شەرقی خۆرهەڵاتیە هێشتا نەیتوانیوە کۆمەلگایەکی مۆدێرن بێ و هێشتا نەیتوانیوە سنەت و عادات و ترادیسیۆنە کۆمەڵایەتیەکانی پێش و هەمووی لە خۆی داماڵێ و بەڵام بە بەراورد بە ڕابردووی خۆی بێگومان هەوڵەدا بچێتە ناو دنیای مۆدێرنەوە هەوڵەدا بچێتە ناو ئەو ئاڵوگۆڕە جیهانیانەی کە ڕوویداوە ئەو گلۆبالیزیشنەی کە سەرتاسەری دنیای گرتوێتەوە. لە ڕاستیە کۆمەلگای کوردستان بەقەدەرەوەی کە دیوی پۆزتیفی هەیە دیوی نێگەتیفیشی هەیە بەقەدەرەوەی کە هەوڵی داوە نوێخوازی لەبەر خۆی بکە بەقەدەرەوەش هەوڵی نەداوە کۆنخوازیەکە لە خۆی داماڵێ بەقەدەرەوەی کە هەوڵەدا نوێگەری و هەوڵدا جیایدین لە دەوڵەت جیاکاتەوە لە هەمان شێوە هێشتا گیرۆدەی فەندەمێنتالیزم و سنەت و ترادیسیۆنەکانی خێڵ و کۆمەلگای داخراوە و دین هێشتا لە کۆمەلگای ئێرەیە بەداخۆ کە قسە لەسەر هەموو شتەیەکە و نەگەیشتۆ بۆ مەرحەلەی کە لە ئەوروپا بینیومانە بە گەشەکردنی سکوێلاریزم و جیایدین لە دەوڵەت و فەرهەمکردنی عیلمانی و لە هەمان کاتە تاکەکانی ئێمە خەون بە مەسەن مۆدێرنێتەوە ئەبینن خەون بە پێشکەوتنەکانی دەوروبەریەوە بینن بەڵام هەندێک جار ئەمە ئەوەندەی کە ڕووکەشە ناتوانێت تەفەکوری عەقڵانی لە پشتەوە بێ و مەسەلەن مامەڵەی دروست و تەندروست لەگەڵ کاڵاکانی بەردەمی بکە بەرخوردی بکە ئەمانە بەڕاستی کۆمەلگای کوردی یا کوردستان یا کورد بەوەی کە دەوڵەتی نییە بێگومان ئەمە گرفتێکی بەشێک لەم گرفتانە پەیوەندی هەیە بەوەوە بەڵام لەگەڵ هەمووانە پێم وایە خۆشبەختانە با بڵێم ئەوەی کە مەسەلەن دەوڵەت پێویستی پێیەتی کۆمەلگای پێیت هەستی نەتەوەی ناسیۆنالیزم بوونی کورد بەم چەند ساڵانەیە چەند لەم ڕووداوانەی دوایی گەشەی کردووە ئەمە کرێ بێتە بەرمەبنای مەسە هەنگاوی باشتری داهاتوو بەڵام قسەکەوەی بەشێ ئەمانە هەموو ئەم ڕووداوانە پەیوەندی بە گەشەکردنی تەفەکوری ئینسانی کۆمەلگاکەوە هەیە یان لە ڕێگای سەقافەت و وشیار بوونەوە ینی گرفتەکە لەکوێیە مەسەلەن تۆ دیقەت بە ینی لە کوردستان بە پێی هەندێ ئامار بە 23,000 کەسێک کتێب بخوێنێتەوە کەچی ئەوە مەسەلەن بۆ کۆمەلگایەکی فەڕەنسی مەسەلەن لانی کەم لە هەفتەیە کاسێک کتێب بخوێنێتەوە یا کۆمەلگایەکی ئەمریکی یا کۆمەلگایەکی سویدی ئێمە بەم ئامارانەی کە هەیە مەسەلەن دەخلی فەرمان ڕادەی وشیاریمان مەسەلەن خوێندەواریمان مەسەلەن ڕێژەی بێکاریمان هەموو ئەمانە ئەوەندەی نزیکە لەم کۆمەلگا عەرەبیانەی دەوروبەرمان و ئەم کۆمەلگا بەناو ئیسلامیانەی دەوروبەرمان ئەوەندە تێکەڵی ئەو جیهانەی خۆراوە نەبووین کە هەموو پێشکەوتنانەی بەخۆی بینیوە.